کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان بۆ دەرکردنی پرۆژە قانونێک تایبەت بە کورتەباڵەکان سەردانی پارلەمانی کوردستانیان کرد. فراکسیۆنی سەوز لە پارلەمانی کوردستان لە ڕێگایان دامەکانیانەوە پرۆژە قانونەکەیان پێشکەش بە سەرۆکایەتی پارلەمان کرد. لە کاتی هاتنە دەرەوەیان لە تەلاری پارلەمان کورتەباڵەکان بە شێوەیەک دڵخۆش و گەشبین بوون کە تەنیا وێنەکان ئەتوانێت خۆشیەکانیان بگوازێتەوە. ئەوان سوپاسی فراکسیۆنی سەوزیان کرد بۆ ئەو پاڵپشتیە. فراکسیۆنی سەوز هەر دەست بەجێ پرۆژە یاساکان ئیمزا کرد و بەڵێنیاندا کە ئێمە بەڵێن و مژدەیان بە ئێمەدا کە ئەمە مژدەیەکی خۆش بووە کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان. ئەندامانی فراکسیۆنی سەوز کە لە بەردەم تەلاری پارلەمان لەگەڵ کورتەباڵەکان وەستا بوون بەیەکەوە وێنەی یادگاریان دەکرد. مریەم سەمەد ئەندامی فراکسیۆنی سەوز داوای لە فراکسیۆنەکانی تری پارلەمانی کوردستان کرد هاریکاریان بن بۆ دەرچوونی ئەو قانونە. پرۆژەکەمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد. من لێرەشەوە داوا دەکەم کە سەرجەم فراکسیۆنەکانی کە هاوکارمان بن بۆ ئەوەی ئەو مادانەی کە خۆیان داوایان کردووە و لە ڕابردوودا بەڵێنیان پێداون و ئێمە بە تایبەتی کە ئەو بەڵێنانەی پێمان داون لە داهاتوودا بۆیان جێبەجێ بکەین. بە گوێرەی پرۆژە قانونی تایبەت بە کورتەباڵەکان لەمە دووە کورتەباڵەکان جگە لە موچە بۆ خێزانەکانیان موچەی تایبەتیان دەبێت تا تەواوکردنی خوێن و پشتیان دەبێت لە دامەزراندن. کورتەباڵەکان چاودێری تەندروستی و پەروەردەی و کۆمەڵایەتی و دەرونی دەکرێن. هەر کورتەباڵایەک چارەسەری نەبوو لە ناوەی کوردستان ڕەوانەی دەرەوەی وڵات دەکرێت بۆ چارەسەر. هاوکار عەبدوڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.